هەزاران کاری هونەری دێرینی تاڵانکرا و دەگەڕێتەوە بۆ عێراق. دامەزراوەی بازرگانی هونەر و کەلوپەلە دێرینەکانی ئەمریکا هابیلابی لە مانگی حوتی ساڵی پاردا هەستان بەکڕینەوەی 3800 کەلوپەلی دێرینی تاڵانکراوی عێراق کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 4000 ساڵ لەمەوبەر بە بەهای 3 ملیۆن دلار کەوا پێدەچێت لەسەر وەختی پەلاماردان و هێرشەکانی داعشەوە بۆ سەر شارەکانی عێراق تاڵانکرابن. وەک دەزانن من باڵێۆز بووم لە فەڕەنسا چەند جارێکی وا ڕوویداوە کاربەدەستانی فەڕەنسایی دەستیان گرت بوو بەسەر چەند کەلوپەلێکی کۆنی شوێنەوارە دێرینەکانی عێراق ئەوانەی بە قاچاغ برابوون و ڕادەستیان کردینەوە وەگەوەی ئەمڕۆ بەڵام کەلوپەلەکان کەمتر بوون لەمەی ئێستا سەرباری ئەوەی چەند کەلوپەلێکی دێرینی دەگمەنیش بوون. جیاوازی ئەمەی ئێستا لەوەدایە ژمارەیەکی ئێجگار زۆرە 3800 پارچەیە بایەخێکی مێژووی گرنگیان هەیە. یەکێک لە سەرچاوەدارایەکانی داعش لە ساڵانی 2014 تا 2017 تاوانکردن و فرۆشتنی پارچە و کەلوپەلە دێرینە بە نرخەکانی عێراق و سووریا بوو. ئەوەی بۆیان نەبرا تێکیان شکان بەڵام کەلوپەلە بە نرخەکانیان تاوان کرد و بە قاچاغ ڕەوانەی دەرەوەیان کرد. ڕاستە ئەمە دۆکمنت کراوە. تۆڕەکانی تێرۆریزم بازرگانیکردن بە کەلوپەلە دێرینەکانەوە وەک سەرچاوەیەکی دارایی سوودیان نێوەردەگرت. بەڵام گرتنەبەری ڕۆشۆنی قەدەغەکردن دەبێتە ڕێگریەک لەبەردەم ئەو ڕێکخراوە تێرۆریستیانەدا. ئەمریکا چۆن توانین دەست بگرێتەوە بەسەر ئەو هەموو کەلوپەلە دێرینانی عێراقدا؟ بە تایبەتی ئەم کەیسە هەر لە ساڵی 2011ەوە دەستی پێکرد کاتێک دەستگای پاراستنی سنوور و گومرگ و ئاژانسە هاوکارەکانی دەستیان گرت بەسەر 5 سندوق لە بەرهەمی هونەری دێرین کە بەرەو ئەمریکا هاتبوون. تیمە هاوکارەکانمان بە هاوبەشی لەگەڵ بیرۆی لێکۆڵینەوەی ئاسایشی نیشتیمانی و فیدرالی و دەستگای تاوانکاری سیڤیلی سەرجەم پێکەوە توانیان ڕۆڵی سەرەکی ببینن بۆ دۆزینەوە و زامنکردنی گەڕانەوەیان بۆ عێراق. ئایا بایەخ و گرنگی ئەم کەلوپەلە دێرینانە چین بۆ عێراق و جیهان؟ عێراق نووسینی بەخشی بە جیهان ئەو بابەتانەی کە دەگەڕێنەوە بۆ عێراق دەگەڕێتەوە بۆ ئەو مێژووە تابلۆ نووسراوەکان دەگەڕێنەوە بۆ سەرەتاکانی نووسین. خانمە شوێنەوارناسیشی ئەمریکی بە وردی باز لە بایەخی هەندێک لەو پارچانە دەکات. شتێکی دیکە کە زۆر گرنگە ختمە لولەیەکانە واتە کەرەستەی نووسین لەسەر تابلۆکان. ئەو لولانە بریتین لە قوڕێکی شێوەخڕ کە بۆ نووسین و مۆر بەکارهاتووە وەک نووسینی هێمایی. سەرباری دۆزینەوەی هەزاران پارچەی تاڵانکراوی شوێنەوارە دێرینەکانی عێراق بەڵام هێشتا زۆرێک لەو گەوهر و کەلوپەلە زۆر بە نرخانە کە لە ساڵانی 2003 تا ئێستاکە تاڵانکراون نەدۆزراونەتەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.